حوتینەوەی هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی گەشت و گوزاردانراوە بگومان ئەبێت ئامانجی و گرنگیەک هەبێت بۆیە ڕۆژێک تەرخان کراوە بۆ گەشت و گوزار ئەزانین کردی گەشت و گوزار یەکێکە لەو کەرتە گرنگانەی کە تۆ ئەتوانیت سوودی لێ ببینی بۆ ئەوی کە ژێرخانی ئابووری وڵاتێکی پێ ببوژێنیتەوە. ئێمە ژۆک و هەرێمی کوردستان خاوەنی چەندین شوێنی گەشتیاری و زۆر تایبەت و سەرنجڕاکێشین با بزانین ئێمە چۆن بتوانین سوود لە ئەم شوێنە گەشتیاریانەمان وەرگرین بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووری پێ ببوژێنەوە. ئەو گروپە گەشتیاریانەی کە هەیە ئەمانە تا چەند ڕۆڵیان هەیە لە ناساندنی شوێنە گەشتیارەکان و هاتنی گەشتیار بۆ ئەو شوێنە گەشتیاریانە. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شیروان عومەر کە بەڕێزیان پسپۆڕی گەشت و گوزارن بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێ. سڵاو لێ بێ دکتۆر. سپاس بێ و بینەرانی زۆر سپاس بۆ تۆ. دکتۆر ئەبێت گرنگی چی بێت ڕۆژێک تەرخان کرابێت بۆ گەشت و گوزار بەڕای تۆ؟ پێشەکی گەشت و گوزار چالاکیەکە زیاتر بۆ خزمەتی مرۆڤە، چونکە لە دوای ئەو ماندووبوونە زۆرە ئەو هیلاکێ زۆری کە مرۆڤ ڕۆژانای کا بۆ دابینی پێداویستەکانی خۆی پێویستی بە کاتێکی شەیە تەرفیه لە لایانی جەستەیی و گیانی و ڕۆحی خۆی بکاکە گەشت و گوزار ئەم کاراکە. بۆیە ڕۆژێکی گرنگ و تایبەتە کە زوربەی وڵاتانی جیهان لەم ڕۆژای گرنگی پێیان، چونکە هەم داهاتێکە بۆیان هەم لایانی کۆمەڵایەتی هەم ژینگەیە و ئەم ساڵیش ناونراوە گەشت و گوزار و ئاشتی، چونکە گەشت و گوزار هۆکارێکە بۆ دەستبەردەکردنی ئاشتی لە نێوان وڵاتانە، چونکە هەتاکو هاتوچۆی گەشتیاری لە نێوان وڵاتانە زیاتر بێ پەیوەندیە اقتصادیەکان بەێسترە بێ، ئەمەش هۆکارێکە بێ بۆ پەیوەندی ئاشتیەکان لە بینی وڵاتانەیە. نمونەیەکی زۆر سادە وڵاتی تورکیا لە شەڕەکەی سووریا فڕۆکەیەکی ڕووسی خستە خوارەوە کە یەکەم جار بە هەڕاشامێز دەستی پێکرد کە زانی گەشتیارانی ڕووسی تر نایەن بۆ تورکیا و داهاتێکی زۆری لەسەر دەسەچێ. ڕئیسی تورکیا خۆی چوو داوای لێبوردنی لە رووسیا و لە ڕئیسی رووسیا کرد پۆتین بۆی کە داوای لێبوردنەکەی قبول کا بۆی گەشتیار بێت. واتە گەشت و گوزار داهاتێکە بۆ وڵاتان کە لەسەری ئەژین و پەیوەندیشە بۆ پاراستنی ژینگەکە، کەلتورەکە، مێژوەکەی، ئاسەوارەکەی، هەموو ئەولانانە پێویستە بە گەشت و گوزار. واتە توانین بڵین گەشت و گوزار ژیانێکە کە هەمان ئەبێ بەردەوام بین و پرۆسەیەکە کە کاری تیا بکەین. بەڕاستە دکتۆر ئێمەش وەکو ناوچەکەی خۆمان بە تایبەتی ئەگەر باسێکی هەرێمی کوردستان بکەین، هەرێمی کوردستانی بە ناوچە دڕفێنەکانی بە شوێنە سەیرانگاکانی بە شوێنە گەشتیارەکانی اینجا شوێنی ئاسەواریشمانەیە ئەمە لەوەی کە تووەمانە مێژوویکی دیێرینیان هەیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا کە بە ناوچەیەکدادرێت کە مرۆڤایەتی لێرۆ سەرەتا دەسی پێکە ئەم ناوچەی ئەمەنە گرنگ بێت ئەبێت چی بۆ بکرێت بۆ ئەوەی کە بتوانین ئێمە زیاتر لە ڕێگەی گەشت و گوزارەوە گەشتیار ڕاکێشین بەلای خۆمان، هەم کەڵچەرەکەی خۆمانیان پێ بناسێنین، هەم بشتوانین لە ڕووی ئابووری و سوودیان لێ بێت. هەرێمی کوردستان خۆشبەختانە هەرێمێکی زۆر جیاوازە لە عێراقا، چونکە تاکە شوێنە کە شاخی هەیە کە دەرامەتی ئاوی زۆر دەوڵەمەنی هەیە، بە تاڤگەکان مەشهورە و شوێنواری مێژووی هەیە. من بۆ پژڕاستکردنەوەی ئەوە بۆی کە خۆمان نەبین بڵێن وەسفی خۆیانەکە، ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەڵێ هەرێمی کوردستان لە چلهەمین هەرێمە گەشت و گوزارەکان لە 34مینیانەیە و هەمان ڕۆژنامەی بڵێن گۆڤاری ناشناڵ جیۆگرافی کە هەموو خەڵگەی ناسی و زۆر احتیمادی خات سەر ئەڵێ هەرێمی کوردستان 20هەمین هەرێمی گەشت و گوزاری لە ڕووی توانە گەشت و گوزاریەکانەوە و پسپۆڕانی ئەمریکی لە ساڵی 2000ەکانە هاتن بۆ هەرێمی کوردستان دیراسەیەکی بژانوی ئابووری هەرێمیان کرد، وتیان 1300 شوێن نیەوار و مێژووی هەیە لە هەرێمی کوردستانە کاکرێ بکرێ بە ناوچەی گەشت و گوزاری. واتە خاوەنی بنەمایەکی گەشت و گوزاری هەم سروشتی هەم برۆین کە لێسا ناکرێ هەمووی باسکەین، کەواتە ئێمە ئەگەر بێت و کار لەسەر ئەوە بکەین نەتوانین گەشتیارێکی زۆر ڕاکێشین. بۆچی؟ ئێمە خاوەنی ئەوەین کە زۆربەی وڵاتان بۆ نمونە ئێمە وڵاتی ئیمارات بینەوە دوبەی کە خەڵک زۆر ڕووی تێکە تەنها بنەمامرویەکانە ئیشی لەسەرەکە بە خزمە گوزاریەکان و بە بیناکانی و بە مەتحەفەکانی و بە مارکێتەکانی. بەڵام ئێمە هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە بنەمامرویەکانیشمانەیە بنەما سروشتیەکانمان زۆر دەوڵەمەنە کە هیچی کەمتر نییە لە وڵاتە گەشت و گوزاریە جیهانیەکان کە سەردانیەکەی لە دیمەنی سەرنجڕاکێش لە ئەشکەوتەکانمان لە ئاومان لە کانیاومان. واتە ئەتوانین ئێمە هەرێمی کوردستان نەک یەک جۆر گەشت و گوزار، چەندین جۆر گەشت و گوزاری ژینگەی، ئاسەواری، چارەسەر، حتا گەشت و گوزاری بازارکردن، کەلتوری، میوزیک، مێژووی، ئاسەواری، شاخەوانی، سەرکێشی هەمووی تایە. لە هەمووشی گرنگتر گەشت و گوزاری تاریکە کە یەکێکە لە جۆرە گەشت و گوزارە تازەکان کە ئێستا گەشتیارێکی زۆر ڕاکێشێ کە ئەو شوێنانی کارەساتی تیابۆک و کیمیابارانیە ماڵە بجەمانەیە، مۆزەخانی ئەمنە سوورەکەمانێ، ئەنفالمان هەیە، شەڕی داعشمانەیە. ئەمە گەشتارێکی زۆر ڕاکێشە کە مێژووی ئێمە
بە وڵاتانە ناسێنە کێمە تووشی چکارە ساتێ بوو دووریش نەڕۆین ینی جوولەکە ئەو عەتفەی کە ئێستاشێتی لە جیانە بۆی هۆلۆکۆستەیەکە بەردەوام بە جیهانی ئارناسێن تۆڵێمە تووشی ئەو هەموو کارەساتە بوون ئێمە میلەت ئێمە هیچی کەمتر نییە لەوان کێمەژە توانین گەشتارێکی زۆر ڕاکێشین بەڕاستی هەرێمی کوردستان لەو ڕوانگەیەوە ساڵ بە ساڵ ژماری گەشتیارانی زیاکە بەڵام ئێمە پێویستمان بۆیە جۆری گەشتیاری تازە بین لە هەرێمی کوردستانەوە. باشە دکتۆر شیروان کاتە هەر بە قسەی خۆمان نەبێ بە ئەو راپۆرت و ئەو بابەتانەش بێ کە لە میدیا جیهانەکانی شەوکراوە هەرێمی کوردستان شوێنی گەشتیاری ناوازەیتە کاتە ئێمە ئەتوانین سوود لە کەرتی گەشتیاری و گەشتگوزار وەرگین بووی کە ژێرخانی ئابووری وڵاتەکەی پێبژێنینەوە. بەڕێزت ئێمە لە ئێستا توانیمانە سوود لەم کەرتە گرنگە وەرگین بۆ بژانەوی ژێرخانی ئابووری ئەگەر سوودمان لێ وەرنەگرتۆ هۆکارەکەی چییە؟ وەکو سوود وەرگرتن من ناڵتوانم بڵێم هیچ سوودمان لێوە گرتووە نمونەش بۆ ئەوە ئێمە ژماری گەشتیاران لە 2010 لە 300,000 تێنەپەڕیەوە بەڵام ئێسان گەشتونێتە 6 میلیۆن ژماری ئوتێلەکانمان چەندانەیەک بوون ئێستا 459 ئوتێلمان هەیە ئەوە جگە لە کافتریا و ڕێستۆرانت و شاری یاری و باخچەکان و ئەو شوێنانەمان هەیە کەواتە گەشتوگزار هەنگاوی ناوە بەڵام ئایا لە تموحی ئێمەیان نەخێر چکە گەشتوگزار لە جیهانان وڵاتێکی وەکو ماڵدیڤ کە چەند دوورگەیەکە لە ساهشتای داهاتەکەی لە گەشتوگزار دەسەکەوێت مەسەلەن وڵاتی وەکو چینیا کە ئێمە ئێستا وڵاتی چین کە پێویستمان بە دراوی بیانیە لە دۆلارە لە یۆرۆە لە ساعت چلی وڵاتی چینی ئەفریقی لە گەشتوگزار دەسێکەوێت مەسەلەن بۆ نمونە هاوای جزورەکانی هاوای لە ساعت 20 هێزی کاری لە گەشتوگزار دەسەکەوێت ئێمە لە جیهانە گەشتوگزار هەلی کاری زۆرە ڕەخسێنێ سا تقریبا ساڵانە 5 میلیۆن هەلی کارە ڕەخسێنێ 320 میلیۆن کەس لە بواری گەشتوگزارە ئیشەکە واتە لە ساعت دەی ئەگە 100 کرێکارە بێدەی گەشتوگزارە بەڵام لە هەرێمی کوردستان سێڵەکەین لە ساعت 2 تێناپەڕێ کەواتەمە پێمانەڵێ کەرتی گەشتوگزار نەگەیشتوتە ئاستە جیهانیەکەی تەبان پێویستی بەچێ بۆی کە بگاتەوە ئاستە دکتۆر خۆی یەکێک لە خاڵە گرنگەکانەوە ئێمە بێ بە کەرتێکی ئابووری بناسیە وەکو مالیزیا کە چۆن کردی بە کەرتێکی ئابووری داهاتێکی زۆر وەکو تورکیا کە لە ساعت 11 هەموو بودجەکەی لە گەشتوگزار دەسەکەی وڵاتی وەکو فەڕەنسا لە ساعت 11 هەموو داهاتەکەی ئەمریکا داهاتەکەی ینی داهاتی ساڵانەی کە بەکاریان بودجەی ساڵانەی 4 تریلیۆنە ینی 4000 ملیار لە ساعت 7.7 لە گەشتوگزارە یعنی ئەم وڵاتە جیهانیانە بەڵام ئێمە ئیشمان کردووە لەسەر ئەو بابەتانە بەڵام پێویستمان بۆیە ژێرخانێکی ئابووری بەهێزدانین ڕێگاوبانەکانمان بەهێزترکەین شەمەندەفەر زۆر گرنگە بەکاری بێنین و حکومەتی هەرێم ئەو کەرتانەی کە لە گەشتوگزارە باج کەم کاتەوە لەسەری ڕێگا بە ئوتێلەکان نرخ دابەزێنن بۆ ئەوەی کە گەشتیارمان ناکرێ وتێلە لە هەرێمی کوردستان لەگە وڵاتی وەکو تورکیانە ئەردەن یان ئێران گرانتر بێت لەگەڕۆی خزمەتگوزاریشی لە ئاسێکی نزمترایە شوێنە گەشتوگزاریەکانمان خزمەتگوزاریەکانیان بەرزکەنەوە کادری پێشکەوتومانە بێ سەقافە ڕۆشنبیری گەشتیاری دروستکەین کە ئەو گەشتیاریەتە وڵاتی ئێمەوە ڕێزی لێ بگیرێت کە وەکو داهاتێک سیر بکرێت ئێستا ئەگەر سیر بکەین زۆربەی پەیجە عەرەبیەکان کە هێنارێمی کوردستانەوە زۆر وەسفمانەکەن شوێنەکانمان ئەناسێنن یعنی وای لێ هاتووە منەوەنی لە پەیجە عەرەبیەکانەوە بینم وەسف و سەنای ئێماکەن یان ئەو یاریانەی کە ئەکرێ لە عێراقا خلیجەکان کە هاتن لە عێراقا کەوتن وەسف و سەنای عێراق چکە بۆ عێراق بە شوێنە ناسراوە کە شەڕی تایە ئاڵۆزی تایە مەسەلە ئێمە مشکلەی دارایی بانقی و کێشەی داراییمان هەیە ئەم مشکلانە حەل بکەین هەرێمی کوردستان ئەتوانێت هەنگاوی گەورەتر بنێ بەڕاستە دکتۆر کە باسی گەشتوگوزارەکەین پێویستی بە خزمەتکردنە گەشتوگوزار خزمەتکردنەکەش خۆی لە چیا بینێتەوە ینی ئێمە بێ لە شتا زۆر بچووکەکان و چین بۆ شتە گەورەکان ینی تۆ گەشتیارێک کە ڕاکێشێ بۆ ناوچەیەک هەستەکات ئەم ناوچەیە ڕاستە جوانە بەڵام سێرەکەی چالاکیشی تیام ناوچێ زیندووە بۆ نمونە ئێستا هایمە ئەمڕۆ هەینیە پشووە خەڵک دەتوانێت بچێت بۆ پارشێواری شار کۆنسرتێک بەڕێواچێ لەوانێم کۆنسرتە بێتە بەشێک لە پشودانی خەڵکی ناوخۆی خۆمان و گەشتیاریش یعنی هەندێک شوێنمانە ئێستامە لە تیمەنەکانمان بینی چەند ساڵ لەمە پێش کەسمان حەزمان ناکرد چینە ناو سەرچنارەوە بەڵام ئێستا سەرچنار ڕوویی تری هەیە بۆ خەڵک سەرچنار ئەو سات بڕەت هەزار دینارێکی ژوەرەگیرا 100,000 دینارش لێ وەرناگیر نانێ خێزانەکان لێن کورسە هاتۆ کۆنسرت لەوێ ئەکات بە هاوکاری گەشتوگوزاری من دەستخۆشی لە خات و ئەمەلەکەین کە زۆر بە باشی هاتۆتە پێشۆ لەم بوارەیە ئەم بابەتانە ئێمە چۆن ئەتوانین بیکەینە بەشێک لە گەشتوگوزار بۆی کە زیاتر بژانەوەکەی پیوە دیار بێت و خەڵکی زیاتریش بەلای خۆمان هەموو ئەوانە زۆر ڕاستە چونکە ئێمە میلەتێکی کەلتوریکی جوانمان هەیە لە مۆسیقی و لە هونەری شانۆ و لە بابەتەکانی تری شاکێمە توانین لەو ڕێگایەوە کار بکەین بە تایبەتی لە وەرزی گەشتیاری کە بەرەو نەمانە ڕایسا بەرەو نەمانە ڕووی گۆشتی کەواتە ئێمە ئەتوانین لە ڕێگای هونەرەوە
لە ڕێگای مۆسیقاوە لە ڕێگای یادکردنی شارەکانمان بۆ منە شاری سلێمانی یادەکەی لە نەورۆزە لە سەری ساڵە ئەو مناسەباتانە یان بازارکردنی دروستکەین بۆ نمونە ئێستا ئێمە چەندین مارکێتمانێ چەندین پارکمان هەیە ساڵانە چەندین بۆنە و خواردن و یاد و ئیشی دەستی تیاکرێ کاتێ ئێمە توانین لەم کاتەیە بە بازارکردن دروستکەین بۆ گەشت و گوزار لە مۆڵەکانمانە داشکاندن کەین هەمومان ڕێکەوین کە هەموو ببژێنەوە چکە گەشت و گوزار هاتنی گەشتیار بازارە بژێنێتەوە بازاری کوردستان لە سا 50 توام احتیمادی لەسەر گەشتیارە کە گەشتیار کەمێتەوە سستی لە بازارە دروستە بێ چۆن ئێمە بتوانێەوە زیینوکەینەوە لە ڕێگای ئەو کۆنسرتانی کە بەڕێزت باسی کرد لە ڕێگای سازکردنی ئاهەنگە حەفلەیە هەڵپەرکی تایبەتە خواردەوانیە کوردیەکانە ئەمانە هەمووی ئەتوانین دروستکەینەوە و ئەو خێزانانەشی کە داهاتیان لەسەر گەشت و گوزارە دیسانەوەتوان ببژێنەوە چکێمە کاڕووی بەرەمانەچەی هەورامان لە سلێمانی سەرەکی چەندین خێزان لەسەر گەشت و گوزارەژی مەطعەمەکانیان شوێنەکانیان یان نمونەیەکی زۆر بەسیط من جارێک چوم لە هەورامان لە کەسێکم پرسی شەربەتی ئەفرۆش تم ڕۆژانە چەند شەربەت دەفرۆشی وڵا 150 بۆ 200 یەکی بەهزار دینا 200,000ەکە یعنی قەت بڕوا ناکەم کەسێک لە گوندەکەی خۆیان هەر ئیشە بکە بتوانێەوەی دەستکەوێت یعنی بەسم گەشت و گوزار وای لاتوە خەڵکەکە هەستی پێەکە ئێستا باخەکانیان کردوێتەوە شوێنەکانیان کردوێتەوە بۆیە ئەکرێت سوود لەو بابەتانە وەرگرین بە تایبەتی مۆسیقا و کەلتور ئێمەشمان بیر نەچیانی داهاتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان زۆر زیاد کردووە داتەکانم لە ساڵی 2010 9 ملیۆن بووە ئێستا ملیارێ دۆلارە داهاتەکەی واتە دقات زیاتر زیاد کردووە مثلەن حکومەت لە ڕێی ئەوەی کە باج وەرەگرێ 450 ملیۆن باجەوە سال نزیکی بۆ تۆ لە 6 ملیار دینار باج وەرەگرێ تەنها باج بێجگەل لە گومرگ و هاتنە ناوە و ئەمانە ڕێگایکی تریش حکومەت داهاتی دەسەکەوێت چکە کاتێک گەشتیار زۆرە بێ بازرگانی ئەو جوڵێ لە وڵاتە بەروبوومی کشتتوکاڵی سەرفە بێ پیشەسازیەکانمان نەبژێتەوە پیشەسازیە دەستیەکان نەگوژێتەوە کەواتە ئەمەش حکومەت کە گەشتیار شت زۆرەکرێت لە دەرەوە تۆشتی ترێنی کەواتە باجی زیاتر لەسەر حکومەت دەسەکەوێت مەبەستم لەوەیە ینی حکومەت لامولایەکەوە توانێت سوود لە کەتی گەشت و گوزاری وەرگێ یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان چ ئێستا بێکاری زۆرە لە کوردستانە کەتی گەشت و گوزاری ئەو چارەسەراکە چکە گەشت و گوزارۆکو کارگە نییە پێویستی بە ئەهمیەت هەبێش کا بێ خەڵکیشی تیا بکە یعنی تۆ ئوتێلە دروست بکەی ئەگەر دوژ دروستکە بە سێ کەس کاری تیا بکە ئەمە زۆر مهمە باشە بۆ ئەمە دکتۆر پێویست ناکە بوورە قسەکەشم پێ بڕیت بە ئەم کەرتی گەشت و گوزارە بە ئەکادمی بکرێت ئەمە بێتە هۆکارێک بۆ بەرەو پێشوونی زیاتری کەرتی گەشت و گوزار بەدڵنیاییەوە ئێستا ئێمە چەند بەشێکمانەیە لە زانکۆکانی زانکۆی سلێمانیا کە گەشت و گوزارە لای ئێمە کە بەشی جوغرافیا ئێمە دەرزێکی تایبەتمان هەیە بەس لەسەر جوغرافی گەشت و گوزار باز لە بنەما سەرەکیەکانی گەشت و گوزارەکە کە ئەو هۆکارانە چین گەشتیان ڕاکێشین بۆ هەرێمی کوردستان لە پەیمانگامان هەیە کادری باش دروستەکرێ یعنی ئەمانە هۆکارن بۆی کە وردە وردە گرنگی بەمە ببیرێ ئەنجا ئێمەمان بیر نەچێت لە زانکۆکانە چەندین نامەی ماسەر و دکتۆرامان هەیە کە سوودی زۆری کەتی تایبەت ئەتوانێت سوودی لێوەگرێ بۆچی ئێمە دراسی ناوچێکی بۆکەین لە هەموو ڕوویەکانەوە لە کەم و کورتەکەی و لە لایەنەکەی تریشەوە بە ئیسیبیانیش واتە ڕێی خەڵکماوە گرتووە ئەتوانێت سوود لێوەگرێ ناوچەی گەشت و گوزاری بەهێزی تا دروستکە تەنها لە سلێمانیە ئێمە 18,000 خەڵکمانێ لە گەشت و گوزارە ئیشەکە لە ئوتێلەکان و ڕێستۆرانتەکان و کافیەکان و پارکەکان یعنی ژمارەیەکی کەم نییە بەڕاستی ینی ئەم ئێستا کە ئێمە قسەی تیاکەین بەڕاستی جێگەی دڵخۆشیە نەکرد لە سلێمانی ئێستا لە ڕانی خۆشەویست فستیڤاڵی بەروبوومە ناوخۆیەکان ڕۆبەڕێ ینی بە 3 ڕۆژ بەردەوامە بێ ئەم ڕۆژ بەردەوامە ینی دوێنێ بەڕێز کاقوبات خۆی لەوێ بوو ینی خۆی ئاماژەیە لە میدیاکانە وتی کە ئێمە هەر باسی نەوتەکەی نەخێر ئێمە بێ پشت بەسیم بە کوشت و کاڵ پێ بەرزین بە بەروبوومی ناوخۆی ئەمە وای کردووە کە ئەو کەسانی جوتیارن ئەو کەسانی بەروبوومی ناوخۆیانێ بتوانن لەویە جارێکی ترزیونیکەنەوە دکتۆر ئەمەش بنابێتە بەشێک لەوەی کە بتوانین هەم دەستی کار زیاکەین هەم بەروبووم ساکەین و هەم بتوانین گەشتیاش بەلای خۆمانە ڕاکێشین وڵی بەڕێز کاقوبات جاری تیش قسەی کرد لەسەر گەشت و کاڵ ینی گەشت و گوزار و کشت و کاڵ تامەنەمە زۆر گرنگە ئێمە زۆر بەیاخی پێات یەکێک لە شتەکان ئەخرەوەی کە دەروی بینی بێ ئەزانێت چەند گرنگە چکە ئێستا شارەکان بەرەو فراوانبوون و گەورەبوون نەڕوان ئێمە نابێت لە کوردستانەوە سیرکەن بێت جیانی بوون سیرکەن شارمانێ 15 ملیۆن 7 ملیۆن 30 ملیۆن کەسی تایە ئەم شارانە بە تەواتی پیس بوون پێویستیان بەچێ بە دەرەوەیە کاتێک کابرا باخێکی خۆی هەیە چەندۆنمێکی هەیە ئەتوانێت سوودی لێوەگرێ هەم بە لە بەربوومەکەی هەم ڕاکێشانی گەشتیار چۆن ئەماکە یەت ئەسب سواری تیاکە
یا باسکی سواری تیاکە یا ماتۆرسکاری لە هەمان کاتیشە ئەو بەربوومی کە خۆی هەیە گەشتیارەکانیە خواردەمەنیان بۆ دانێ خواردنی بەیانیان بۆ دروستەکە یان بەربوومەکانی تری بۆ نمونە بەڕووماڵاتی هەیە شیرەمەنەکانیان پێفرۆشێتەوە من گەشتیارێکم حەزم لێ بچم شتێ بکڕم ئەچم بەدەستی خۆم لێ یەکەمەوە مناڵێک گەچێتە ئەوێ ئەڵێ دارێکە کرێ بە 5,000 یان 3,000 لە خۆیەکرێ لە خۆشی ئێڕوێنێ ناوی مناڵەکە لەسەر دارەکان و سێ وای لێ مناڵە بەخۆشی دارەکەڵە جای تیش با بچینەوە زام دارەکەم گەورە بووە واتە هەلێکی کاری زۆرە ڕخسێنێ ئێستاکە لە مشکلەکانی جوتیارمان چییە ئەڵە بەربوومەکەم ساغ نابێتەوە بۆڵە کرێی گواستنەوە ئەی ئەو نایگواستێتەوە هەر لە شوێنەکەی خۆیە بخۆم وام لاتەوە کە چوون بۆ سەفەر هەر لەوێشتم کڕیوە سێرەکەم نرخەکەی نزیک بۆ لە بازاریشەوە کابرایی جوتیار نە گومرگەیە نەکرێی ئەلوەیە نە گواستنەوەشەکە لە هەمان کاتیشا بەربوومەکەشی ساغە بێتەوە لە ئەنجامی ڕاکێشانی گەشتیار بەڕاستی بۆ ئەو ناوچانە دەستەکانە خۆش